پێشمەرگە لای بەشێکی زۆر لە ئەوروپیەکان نامۆ نییە و زۆر جار باسی دەکرێت. هەر بۆیە زۆریشیان تا مەزرۆی ناسینی ئەو وڵات و کەلتوران کە پێشمەرگەی لێ هەڵکەوتووە. هەر بۆیەش کۆمەڵی گەنجی کورد لە هۆڵەندا ئیڤێنتێک بۆ ناساندنی کورد بە ئەوروپا ڕێک دەخەن. ئێمە بەسی سەرەکیمان بۆ ئەم ئیڤێنتە ئەوە بوو کە کورد بە جیهان بناسێنین. هۆڵندەکان بەڕاستی زۆر شتێکی لایەن جوان بوو، زۆر توینوی ڕۆژێکی وا بوون کە ڕۆژێک کە کەلتوری کورد بە دنیا بناسێنی. لێرە ڕنگ و دەنگی هەر چوار پارچەی کوردستان تێکەڵە و ئامادەبووان بە هەنگاوێکی گرنگی دەزانن تەنانەت بۆ زیندوڕاگرتنی کەلتوری کوردی لەلایەن نەوەنوێکانیان لە ئەوروپا. تەوان منش بەلامەوە خۆش بوو لەبەرەوەی ئێستا من ناساندنی کەلتوری کوردی بە هۆڵەندا و هەر چوار پارچەی کوردستانیش بەشدارن. اینجا خۆشم یانی مناڵەکانی خۆشم هێناوە لەبەرەوەی هەم لە کەلتورەکە و هەم بەشداریش بن لەم فستیڤاڵی ناوەنیانچ. ئەز کوردی ڕۆژاوامە و ئەv دەنگی ئیرۆ دەنگە گەلکی پرخۆش بوو هۆنەرمەندی منی پرمەزن شیوان پەروەر دەنگبێژێمە گەلێکی ڕۆژێک خۆش بوو و جوان بوو. ئەم ئیڤێنتە لە چەندین جۆر چالاکی پێکات و هوەریش بەشێکی گرنگی کەلتورە. هوەرمەند شوان پەروەریش بە زمانی کوردی و ئینگلیزی باس لە جۆرە جیاوازەکانی موزیکی کوردی دەکات و لەگەڵ خۆی سەدان ئامادە بوو دەهێنێتە گۆرانی گوتن. ئیرۆ بێتر هۆڵاندی هاتبوون ڕاستی ئەم کورد گەرەک دەنگی خو بگینێ ملەتێ دی ملەتێ درە هەواڵتی بکن وان نێزی خۆ بکن بتەنێ ماین زەتی ئەم پەرچەنێ و بتەنێ ماینجی هەرگاو مەدخینێ زانێ خەونا من کوردستانێکێ دەمۆکرات پێشکەتی سۆسیال چێ ببێ خەونا من ئەوە مۆنارشی و ئۆلیگارشی ڕۆژەلاتە نابین تێک بچن ئێدی وا هەبوونا شێخا و سەرۆکا و ئاغا و بەگا ملت هەموو تێک برن مەحفکردن بەڕاهەف دەدن ژ ڕووی وان دە شەر دەردکەبن لێ پێشمەرگە قەهرەمانیەک پر مەزنشانی دەدە ئەفەرمش پێشمەرگەرە ئیشە مدگۆ خەڵکی هۆڵاندیش دەستی خوژێر لێ دەدا پێشمەرگە لەشکرێ ئاشتی و ئازادیێنێ. ئەم ئیڤێنتە نزیکەی 1000 کەس تێیدا ئامادە بوون و بە چالاکی جیاواز وەک هەڵپەرکێ و دەهۆڵ و زۆرنا کەلتوری هوەری کوردی نمایش کرا. تابلۆ و گۆرانی و هەڵپەرکەی کوردی هەم بە کوردەکانی ئەوروپای دەناسێنین هەمیش بەو هۆڵندیانەی کە لێرە بەتاسەوە هاتوون تەماشای کەلتوری کوردی بکەن کانی هەڵەبجەی ڕوودا و